هیچ گرفتێکی نەبوو نەوەستا هیچ گرفتێک نییە نەوەڵام. تو ئەم سیستمە بەلاوە چۆنە؟ سیستەمێکی باشە و کێشەی نییە سوپاس بۆ بانکی ژیانیش. چەند مۆزەفێکین مەسەڵەن یەکێکمان وەکو نوێنەرایەتی هاتووە ئەوانەی دیش وەربگرێ ئیسا حالیان ئەو برادەرێکە لە دواوە خەریکەوە هاتووە موچەکە بڕی موچەکە وەربگرێت تا ئیسە نزیکەی 6 کەسێکی وەرگتووە بەبێ کێشە. واتە هیچ نەوەستا بوو سیستمەکە؟ نا هیچ کێشەی نیە نەوەڵا. تۆکو فەرمانبەرێک پێ چۆنە ئەم سیستمە تا چەندێکەمە هاوکارە بۆ کەمکردنەوەی لە دوو قەرەباڵغی و دروستی ئەم هەژمارە؟ وڵای ئەم سیستەمە ئێمە باعسێ لە خۆمان و یەکسەر بڕیار نین بڵێن ئەمە تر هەر چونکە نازانین ئایا مستەقبل چۆنە بێ ئەمانە ئەگەر ئەتیمان سیقە دروست بوێ مەسەرنی تر خەڵک زۆر ئاساییەکە ئەم سیستمەی پێخۆش بێ و پەنای پێ بە لەبەرەوە مەسەن بۆ نەگەر کارمەندێک معاشەکەی ملیۆنێک بێ ئەتوانێت 500,000 وەربگرێ ڕاکێشی و ماگانە مەسارف و ژیانی خۆی پێوە بەڕێبەر ئەوەی تریشی دابنێ وەکو پاراستن یان ئەپارێزیە و دڵنیا بێ لە پارەکەی ئەمەش دوا ڕۆژ ئەوە ڕوونەکاتەوە ئێستا حالیان ئێمە نازانین چۆنە بێت.